باخچەی منداڵانی کلێڤەر. باخچەی منداڵانی کلێڤەر لەسەر ڕووبەری 2000 مەتر دووجاو دابینکردنی شوێنی گونجاو بە پەروەردە و خزمەتکردنی منداڵانی تەمەن 4 ساڵی و 5 ساڵی دەست دەکات بە ناونووسینی منداڵە چاوگەشتەکان بۆ ساڵی خوێندنی 2021-2022. لە باخچەکەمان ستافێکی شارەزا و بە ئەزموون وانەکان دەڵێنەوە. ڕۆژانە وانەکانی کوردی و ئینگلیزی و بیرکاری دەخوێنرێ. لە هەر ڕۆژێکدا 2 ژەم خواردن ئامادە دەکرێت. شوێنی تایبەت بۆ یاری ئامادە کراوە. گرنگی تەواو دەدەین بە ڕاهێنان و گەشەی منداڵ. ڕۆژانە وانەکانی هونەر و موزیک دەخوێنرێ. گرنگی دام بە وانەی وەرزش و هەبوونی یاریگای تایبەت بە باخچەکەمان. بەردەوامی گەشت بۆ شاری یاری و باخچەی ئاژەڵان و شوێنی تایبەت بە منداڵان لەسەر ئەرچی باخچەکەمان. چاودێری تەندروستی و پەروەردەی بەردەوام دەکرێت لەلایەن توێژەری بە ئەزموونی باخچەکەمان و کارمەندی تەندروستی و ئامادەکردنی پاس بۆ گشت گەڕەکەکانی شاری هەولێر. ناونیشان، فەرمانبەران، تەنیشت و تاپخانەی کلێڤەر. بۆ زانیاری زیاتر دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. 0750 888 36 42 0750 888 36 45. باخچەی منداڵانی کلێڤەر.